ماشای سیستەمی حکومڕانی بکەین لە عێراق بینین سیستەمێکی پەرلەمانیە و لە سیستەمی پەرلەمانی دائیمەن هەموو دەسەڵاتەکان یا زۆربەی هەرە زۆری دەسەڵاتەکان ئەڕواتە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڵام سەرۆکی کۆمار هەروەکو زەنابت باست کرد فعلەن دەسەڵاتەکانی زیاتر تەشریفاتیە. بەڵام لە علمی ئیدارە ئەگەر بێت و تەماشە بکەین و مقارنەی ئەو تااقاتەی کە جەنابی سەرۆک مام جەلال هەیبووە مقارنە بکەین لەگەی لە علمی ئیدارە عادەتەن سەلاحیات تەنها ئەو سەلاحیاتە ڕسمیە نییە کە هەیە. ئەتووە زانی مەسادری سەلاحیات عادەتەن مەزدەری ڕئیسی مەزدەرە ڕسمیەکەیە کە لە ڕێگای ئینتیخاباتەوە ئەڕواتە پەرلەمان و لە پەرلەمانیشەوە ئەو دەسەڵاتە تەوزیع دەبی لەسەر ئیداراتی تەنفیزی و ئەو دەسەڵاتە زۆربەی هەرە زۆری هەروەکو باسم کرد لۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەڕوات. بەڵام مەزدەرێکی تر لە سەلاحیەت هەیە کە ئەوە هەموو کەس ئەو سیفەتانەی تێدا نییە بتوانی ئەو مەزدەرە لۆ خۆی کەسب بکات بنەوەک ئەویش پێی دەگۆترێ بە عەرەبی مەزدەر قبول الصلاحیە، واتە خەڵکەک تۆیان قبولە تۆ ئەگەر حتا سەلاحیاتی تەنفیزیشت نەبی خەڵکەک تۆیان قبولە کە تۆ سەرۆکیان بی و بە سەلاحیاتی تەنفیزیەوە بزانە ئەوە جزئی دووەمە. ئەوە هەموو کەس ناتوانی ئەو زۆرە سەلاحیاتە لۆ خۆی دەستەبەر بکات تەنها خەڵکی مەزنی وەکو سەرۆک مام جەلال نەبی. ئەنجا سەرۆک مام جەلال لەو ڕوانگەوە دەسەڵاتێکی یەکجار زۆری هەبوو کە گەر بێت و تەماشەی سەرۆکی کۆمار بکەین چ لە عێراق پێشی خۆی و دوای خۆی ویان لەو وڵاتانەی کە با بڵێن سیستەمی سیاسیان پەرلەمانیە ئەبینین فەرقێکی یەکجار زۆر لە بینی سەرۆک مام جەلال و خەڵکی تر هەیە حتا لە دووەلی دەوروبەری ئێمە، ئەویش بەوەی کە هەموو خەڵک سەرۆکایەتی سەرۆک مام جەلالی پێ قبول بوو و احترامێکی تایبەتی سەرۆک مام جەلالیانە گرت. ئەو احترامە وای کردبوو کە ئەو بتوانی هەموو خەڵکەکە لە دەوری خۆی کۆ بکاتەوە و بەبێ جیاوازی قەت لە بەغدا سەرۆک مام جەلال جیاوازی نەکردیە بە حقەت لە بینی کوردەک و عەرەبەک یا تورکمانێک و یا هەر قەومیاتێکی تر لە بینی سونە و شیعە حتا لە بینی ئێمە مەسەلەن لەوێ پارتی و یەکێتی و حزبەکانی تریش هەبوون ئەبەدەن بە کوردایەتی بیری کردیتەوە و پیاوە و بە کوردایەتی بیری دەکردەوە و هەمیشە قسەی خۆشی لەومان دەکرد. من یەکێک لەو کەسانە بووم کە هەمیشە مداراتی منی زۆر دەکرد لەبەر ئەوەی ئیشەکەی من ئیشێکی یەکزار زەحمەت بوو حەقیقەتەن و من لە وەفودیش لەگەڵ جەنابی سەرۆک مام جەلال چوومە لە خاصەتەن مؤتەمەری اقتصادی عەرەبی لە شەرمەشێخ لەگەڵی ئامادە بووم و دەوری ئەو پیاوە مەزنەم دەدیت کە لە مؤتەمەری اقتصادی وڵاتانی عەرەبی دەیگێڕا، دەوری ئەو پیاوە گەورەم دەدیت کە وفودی وڵاتەکانی تر چەند پێیان خۆش بوو چاوپێکەوتن لەگەڵ سەرۆک مام جەلال بکەن. ئەوانە هەموو وای کردبوو کە سەرۆک مام جەلال پیاوێکی میحوەری بیت لە چارەسەرکردنی کێشەکانی عێراق بە شکلێکی عام. ئەنجا بێزگەلەوە من حەزەکەم بەڕاستی هەندێک شتی تر باز بکەم. خەڵکێک لە بەغدا کە ئێمە عیلاقاتمان لەگەیان هەبوو لە عەرەبەکان و بە تایبەتی شیعەکان و خەڵکێکی دەسەڵاتدار کە ئێستا لە قیمەی دەسەڵاتن لە بەغدا، یەکێک لەوانە ڕۆژێک لە ڕۆژان خۆی ڕئیسی لوجنەیەک بووە، منیش ئەندامی لیژنەکە بووم. داوای کرد کە شتێ بکەین، منیش وتم باشە ئەیکەین، بەس لۆ مهتەمی وتی چونکە جەنابی سەرۆک مام جەلال داوای کردیە. وتم چییە عیلاقەی تو لەگە سەرۆک مام جەلال؟ وتی حەزەکەم یەک شتت پێ بڵێم، سەرۆک مام جەلال باوکی منە، ئەبوویە، ینی بە عەرەبی وتی سەرۆک مام جەلال ئەبوویە، باوکی منە، چونکە ئەوەی سەرۆک مام جەلال لۆمەی کردیە لە کوردستان لە ڕۆژانی خەبات دژی نیزامی باعث هیچ باوکێک لۆ کوڕەکەی خۆی ناکات. لۆیە ئێمە هەتایە قەرزباری مام جەلالین و ناتوانین هیچ ڕۆژێک لە ڕۆژان شتێکی مام جەلال ڕەتکەینەوە و هەر ئەمرێک کە جەنابی سەرۆک مام جەلال پێمان بکات ئێمە جێبەجێ دەکەین. و ئەو پیاوە ئێستاش لە باڵاترین دەسەڵاتە لە بەغدا. خەڵکی تریش بە هەمان شکل. ئەوە هەمووی لە چیەوە هاتیە؟ ئەوە بە ئینسانێکی ئەتیادی ناکرێت. ئەوە هەموو خەباتی سەرۆک مام جەلال، خەباتی پێشووتری، عیلاقاتی سەرۆک مام جەلال، احترامی سەرۆک مام جەلال لۆ ئاخەرین. چونکە کاتێک کە ئەتوو احترامی خەڵک ئەگری خەڵکیش ناچارە بیت بە ناچاری احترام تەگریت.
لۆێ بە حقیقت ئەو فترانەی کە جەنابی سەرۆک مامجەلال لە بەغدا سەرۆک کۆمار بووە ئێمەش لەو فترەیە هەمووی لە بەغدا بووین ئێمە دەماندیت کە خەڵکی عەرەب بە شکلێکی عام چ جۆرەك احترامی سەرۆک مامجەلال دەگرن ئەو احترامە وای کردبوو کە هەمویان لە دەوری کۆبنەوە ئەو احترامە وای کردبوو کە هەمویان سەرۆک مامجەلالیان قبول بیت و قسەکان و چارەسەری ئەو چارەسەرانەی کە سەرۆک مامجەلال دەیکات هەموو لایەک قبولی بکەن ئەوە هەروەکو باسم کرد بە هەموو بە کەسێکی احتیادی ناکرێت ئەوە بە ئینسانێکی خارق دەکرێت بە ئینسانێک تەنها وەکو سەرۆک مامجەلال بەو جۆرە ئینسانانە دەکرێت ئەو ئیشانە